تۆفانی پێشبینیکراوی دۆریان گەیشتە وڵاتی باهاما لە کیشوەری ئەمریکا کە بە بەهێزترین تۆفان دادەنرێت تا ئێستا ڕووی لە وڵاتە کردبێت. وڵاتی باهاما کە لە ژمارەیەک دوورگەی زۆر پێک هاتووە دەکەوێتە ڕۆژهەڵاتی ویلایەتی فلۆریدا و باکووری وڵاتی کوباوە. جەزیرەکانی باهاما هەمیشە لە بەردەم مەترسی تۆفانی بەهێزی ئۆقیانوسی ئەتڵەسیدان، بەڵام تۆفانی ئەم جارە زیانی گەورەی بەدواوەیە. شەوی ڕابردوو تۆفانی دۆریان گەیشتە باهاما و بەهۆی پچڕانی تەزووی کارەبا و سنوورداربوونی ئینتەرنێت بۆ ماوەیەک زانیاری سەبارەت بە زیانەکانی بەردەست نەبوو، بەڵام دواتر ژمارەیە گرتەی ڤیدیۆیی زیانی مادی و وێرانکەری تۆفانەکەی ئاشکرا کرد، بەتایبەت لە دوورگەی ئاباکۆ. بەرپرسانی ناوچەکە زیانە مادیەکانی دوورگەی ئاباکۆیان بە لە ناوچوونی ئابووری دوورگەکە ناو بردووە و داوای بەهاناواتنی خەڵکەکەیان کردووە. تۆفانی دۆریان کە بەوەی زیادبوونی خێرایەکەی بە باڵاترین ئاسی دروستکردنی مەترسی گەیشتووە، بەرزی شەپۆلەکانی گەیشتووەتە 7 مەتر و خێرایی ڕەشەباکەی 295 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا، بۆ یەکێکە لە تۆفانەکانی ئۆقیانوسی ئەتڵەسی. حکوومەتی باهاما 14 پەناگا و ژمارەیە کڵێسا و قوتابخانەی بۆ دانیشتوانی وڵاتەکەی ئامادە کردووە تا خۆیان لە مەترسیە گیانیەکانی تۆفانەکە بپارێزن. زیانە گیانیەکانی تۆفانەکە بە وردی نەزانراون. میدیاکانی ئەمریکاش تەنها باز لە گیان لەدەستدانی منداڵێک دەکەن. باپەی زانیاریە سەرەتایەکان 13,000 یەکەی نیشتەجێبوون خاپوور بوون و زیانیان پێگەیشتووە، هەروەها دایان ئۆتۆمبیل بوون بەژێر لافاوەوە. پێشتر سەرۆکوەزیرانی باهاما ڕایگەیاند ڕۆبەڕووی تۆفانێک دەبنەوە کە بە مێژووی وڵاتەکەی ڕووی نەداوە و ڕۆژی تۆفانەکەی بە خراپترین ڕۆژی ژیان و دەسەڵاتی خۆی ناوبرد. پێشبینیکراوە تۆفانەکە بۆ ماوەی 30 کاتژمێر لە جەزیرەکانی باهاما بەردەوام بێت و دواتر ئاڕاستەکەی بەرەو کەناراوەکانی ڕۆژهەڵاتی ئەمریکا دەگۆڕێت. لە ویلایەتەکانی فلۆریدا و جۆرجیا و کارۆلینای ئەمریکا بارینە ئاسایی ڕاگەیەنراوە. دۆناڵد ترامپ بەوەی مەترسیەکانی تۆفانی دۆریان بۆ سەر وڵاتەکەی سەفەرێکی بۆ پۆڵەندا هەڵوەشاندەوە و لەگەڵ بەرپرسانی ڕوبەڕووبوونەوەی قەیران کۆبۆتەوە. ترامپ دەڵێت تۆفانەکە زۆر مەترسیدارە و زیانەکانی زۆر گەورە دەبن.